العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزیزان و خۆشەویستان، بە شەوێکی تری جومعەی مبارەکە لە خزمەتی کتێبەکەی مامۆستای مدەڕیسە غەریقی ڕەحمەت بێ الوردة العنبرية في سيرة حضر خير البرية. لو باسا وستاين كما وصاي مدرس رزاو رحمة فاي لسربه كلباسي سيرو جاني بيغمبر ذاك باسي قرآنك أفرميت وفي فصاحته، يعني فصاحة قرآن، حتى آخر شعر كان كبراسي لفصاحة قرآن وبلاغة قرآن إعجاز ومعجزة. معجزة واتسلماندني بيتوانایی لأنجام داني كارك كجگل لا خوای تبارك وتعالى كس توانای بسرياني، يعني اشتكى على معجزة يعني اشتكي لطاقة بدل لتوانا بدل كس توانای بسرياني خوانه به، يعني أمرك لعادت بدل لقوي بشرانية. جاء قرآن معجزات زورة، معجزات لروي فصاحته بلاغته كقرآن خوي تحداك أفرميت كي هي لإيه بتواني صورتك بينه تاقاته ويك أفرميت دآية تاقاته كمان آيته كمان كسنات واني والقرآن بينيو بلي أما كلام الله يا أمنو القرآن تحداي قرآنكم القرآن لا تنشوينك أخوات تحداي أواني كردوا لا مبلغين عرب لوانك اللي فصاحته بلاغت بون أديبون يكيك لا معجزة القرآن فصاحته بلاغتي شونك لا سردمي في غنبري خاص الله عظيم سردمي الروان بيجيبوا سردمي بلاغت بوا، يعني بوهم خلقا عبقري وبليمته ونيان توانيوا جواب التحداي في غنبر بنا صلى الله عليه وسلم يك آية بينا كوق قرآن به أما قوري قرآن درخا أما معجزة بو قرآن إثباتي أكا ككلام الله إثباتي الرسالة في غمري فواكا صلى الله عليه وسلم لا مفردات يا لا كلام جملة يا أقرتو زور ورد بيته ولا قرآن يا بخيوني ولا سر قرآن دراسي ورد قرآن بكي أزاني باي تبارك وتعالى شن بوردي أم قرآني دابا زاندون بو نمونة ما وصى أفرمت أم قرآنا يكي لما زكاني فصاحته بلاغة قرآن للرؤية هو كمسألة مفرد مذكر جمع تثنية مسألة أمانة هموي قرآن وخوينا. وقالت النملة وقالت النملة طبعا نملة مؤنثة لفظك مؤنثة وخواج فالميل وقالتي قالت بو مؤنثة وعلمي امرودر يخصوها براستي ميرولق سأكا ميرولق سأكا والقرآن فالميل وقالت النملة خوان مراعاتي أوي كردوها أو نملة مؤنثة قالت بكرني فالموقال النملة وقال نملة. أما يكلا فصاحة القرآن مسألة دلالة المسألة أسلوب القرآن أو أسلوب القرآن بيتي مخالف ولا قال أسلوب بلاغة عربة حتى لو عبارتانك في غمر بكاري هنا لقصي في غمر فاز جواز قرآن لو تكاني في غمر فاز جواز يعني مخالفة التواوي هب ولا قل لفظي بشرع وتي بشرع حتى في غمر خوشي صلى الله عليه وسلم كسنتي في غمر إخوة أقوالي في غمر إخوة جواز ولا نص قرآني كلام الله من جواهرها ما وصاف منك إلا معجزة القرآن أوي أم قرآن الزور مشتملة بسركم ولا الزرب المسألة بس حكمة سيرك إخوة تبارك وتعالى وأتوا البيوت من أبوابها وأتوا البيوت من أبوابها، يعني أما حكمتي يعني ضرب المسألة
حکەمی تایە مەسەلە یعنی تۆ لە دەرگاوە بێرە ژوورەوە نەک لە پەنجەرەوە جاری وایە کابرا قسەیەکە مەسەلە مشاوەرەیەکە بە چەند کەسێکی عاقڵ و ئەهلی خیبرە ئەهلی مشاوەرە ئەڵێ فڵانەش چۆن بۆی بڕێین ئەفەرمێ وەئتوا البیوتە من ئەبوابها ضەرب مەسەلێک یعنی هەموو شتێ ڕێگەی خۆی هەیە لە ڕێگەی خۆی بۆ بڕێ ماڵ چۆن دەرگای هەیە لە دەرگا ڕەدەژوورەوە هەموو شتێک هەموو مەسئلەیەک طریق و دەرگای خۆی هەیە مەسەلە خوا ئەفەرمێت مثلا كلمة طيبة كشجر طيبة نمونەی مەسەلە قسەی جوان وەکو ئەو دارە طيبە و باشە وایە کە بەری بۆن خۆش و تام خۆشەگرێت مەفهوم مخالفەکەی چییە؟ قورئان مڕاعاتی چی کردووە؟ مەفهوم مخالفەکەی وایە یعنی قسەی تاڵ و ناخۆش وەک چی وایە؟ وەک دارێکی بەرداری بۆگەنی کە بۆرەکەی بۆگەنی بێ و پیس بێت یا تاڵ و ترش و ناڕەحەت بێت بەرحاڵ یەکێک لە مەسەلەی قورئان ئەوەیە حەتا کافر بە کافری خۆی گوێی لێ بگرێ هەست بە ئاسوودەیەکە باسمان کرد لە پێشووتر وتارەکانی ترا کە تازە قورئان بە پێغەمبەری خوا هاتوو کە ئەی خوێندەوە ئوبەی کوڕی مەسەلەی ئومەی کوڕی خەلەف و ئەبوو جەهل و ئەمسالی ئەمانە چوون بەدزیوە ئەبوو سوفیان هەر کەسێکیان بەدزیوە ئەم بەدزیەوە ئەو بەدزیەوە شەو ئەچوون گوێیان لە پێغەمبەری خوا کرد بەیانی کە هاتنەوە لە ڕێگا بە یەکێک ئەوە لەکوێوەی وەڵا گوێمان لە محەممەد کرد هەموویشیان قورئانەکەی پێغەمبەری خوا تەئسیری کردوە دڵیان بەڵام چونکە بەوە بەخت و نەکبەدبوون هیدایەتیان نەبوو ئیمانیان نێنات جگە لە ئەبوو سوفیان مەسەلە یعنی ئەو قورئانەکە پێغەمبەری ئەوە سامتێکردن بێدەنگ نەبوون حەزیانە کرد پێغەمبەر زیاتر بخوێنن ئەمە یەکێک لە مەجزەی قورئان خۆشەویستان یعنی هەر کەسێک کە قورئان ئەخوێنێت یا گوێی لێ یەگرێ سەیرەکەی هەست بە ئاسوودەیەکە بۆیە پێغەمبەری خوا فەرمێت صلی الله علیه وسلم لە کاتی قورئان خوێندنا ڕەحماتی خوا نزول ئەکا دائەبەزێت ئەو سەکینە دائەبەزێت کە لە چەند حەدیثا واریدە کە سەحابەی پێغەمبەری خوا شەو دانیشتووە قورئانی خوێندووە مەسەلەکەی ئەسپەکەی سڵەمیوێتەوە دوای بەیانی و پێغەمبەری خوای باش فەرمێتی ئەو سەکینەیە کە لە کاتێکە فریشتەکان هێنایانەوە دابەزیوە ئەو حەیوانە هەستی پێکردەوە سڵەمیێتەوە کەخوا بە پێغەمبەری خوا فەرمێت کە لە ئەشکەوتەکان لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا جاءت معجزة القرآن أو سكينة حتى مسألة يكي المعجزة القرآن أو إنسان شن قرآن خوينيت مسألة هم حافتي ختمية كأي خوينيتي والله نو خوينته أو يكي لما معجزة القرآن انتير نابي لي يعني هستكي كأم قرآن الناس خوينته كما يكي لا إعجاز القرآن مسألة معناي مفهوم منطوق القرآن يكي لما زي القرآن أويا كمسألة قرآن معناي منطوقي هي ومفهومي هي مسألة شون خواهي تبارك تعالى فنود وإن كان ذو عسرة فنظيرة إلى ميسرة أما بس كيف بس قرزارك خواه فرميت كقرزار ليه بو سنيار متيبا تامو عيدو كادي خويتي خير تانقا نعرفتي ما كانوا معنا تماما مفهوم يكا أما حكمه قرزار مفهوم مخالفة كي مفهومك حكمك أويا كمنطوق لا نسقه ورقيا مفهومك أويا يعني حكمي مقصير شيء تاعي دولة من كشون حكمك وكشون حكمي فقير أجار قرزاري تاعي بس يعني لو مفهوم مخالفة حكمي دولة من شيء ورقيا بحال يكي لما زي القرآن أوهم خبر غيبياتي كدابت كمسألة باسي قوماني بيشو وكم الله شتر كقرآن آمجي بيكردو إعجاز الرقمي لقرآن أمره زور زورة سايت هي بتابد ليدا بس إعجازي أرقام القرآن بونو هنا آمجي بيك مسألة كم كيك لعالم زانا كان آمجي بيكردوها سورة قاف معناها سورة الشورى معناها دو سورة لقرآن سرتاكي بقاف دس بيكا يكان سورة قاف والقرآن المجيد دوما سورة الشورى كأخوة حاميم عين سين قاف
قاف لە قورئانە زۆرە بەڵام دوو سوورەت سەراداکەی بە قاف دەتکا ئەو دوو سوورەتەیە سوورەتی قاف 57 قافی تایە سوورەتی شورا 57 قافی تایە دوو کڕەوە 57 چەندێکە 114 چەند سوورەتمان هەیە 114 سوورەت ئەمە ئەگەر مبدعێکی وەکو خوا خالق داینە نابێت چۆن مراعاتی ئەوەی کردووە بۆ نمونە لە سوورەی قافە خوای تەبارەک کە باسی قەومی لووتەکە لە چەند شوێنێکە ئەفەرمێ قەومی لووت هەر لەو سوورەتە لە یەک ئایەتیانە ئەفەرمێ ئیخوانی لووت ئەگەر بیوتایە لەو ئایەتەیشا وە قەومی لووت قافەکان ئەبوونە چەند 58 ئەو کاتە بەڕاستی ئەم 57 دەرمە 58 دەرچوو ئەبووە 100 لەگەڵ قافەکانی سوورەی شورا کۆت کردایەتەوە ئەبووە 115 ئەو کاتە بەڕاستی دابەشی یعنی 114 سوودەکەی دەرناکرد مەسەلە خوا ژمارە 90 لە قورئانە زۆر باس کردووە عليها 19 بسم الله 90 پیتە 90 حرفە علەما ئافەرمون ژمارەی 90 مەسەلە پەیوەندیەکی تەواوی لەگەڵ قورئانە هەیە یەکەم سوورەت دابەزێ پێغەمبەری خوا سوورەی عەلەقە 90 پیتە 90 ئایەتە یعنی ئەمە هەر لە خۆدا نەنراوە خوای تەبارەک کە ئەم قورئانی ناردەوە پێغەمبەر مراعاتی کۆمەڵشتی کردووە ئەمە فەساحەت و بەلاغەت و ئیعجازی قورئان خوای تەبارەک مراعاتی کردووە بسم الله 90 پیتە یەکەم سوورەت 90 ئایەتە عليها 19 کە خوا لە قورئانە باسەکە باسی دەرگاکانی جیهانم و 90 فریشتەکەیەکە سەیرەکەی 90 دابش کە بەسەر 114 دا دابش ئەبێ و نە حرفێکی لێ زیاد و نە حرفێکی لێ کەمە یعنی ئەمە هەمووی موعجیزەی قورئانە لە ڕووی ئەرقامەوە و هەروەها موعجیزەی قورئان زۆرە بۆ نمونە مامۆسای مدەریشەتر باسەکە خوای تەبارەک وتەعالە یەکەم ئایەت بسم الله الرحمن الرحیم بسم الله بەبێ دەست پێکات کۆتا سوورەت لە ڕووی تەرتیبەوە سوورەتی ناسە کۆتایەکە چێ ناسە کە تۆڵێ کەڵێ بیس یعنی ئەم بیسە یعنی لە ئەوەڵی قورئان تا کۆتای قورئان بسم الله سین ئاماژەیە بە سوورەتی ناس کە کۆتای سوورەتە معجزەی ئایەتە دەرەکە خوا فەرمێت اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا أما ما وصاء فرمت أما لخوا أم ترتيبش كخوا خستي دلي صحابي بيغمري خوا كبين شنو ترتيبي كان أو ترتيبش معجزة بالقرآن كالروي ترتيبي شوا ودان راوا حتى ليكم بيتو دوم بيتو قرآن آماجه بوي كوا أم قرآن كامل مكمل مكملة يك نقصاني في داني وشبيستان أما لو الروح إن جاء الروي ترى معجزات القرآن ما وصل زوري باس كده بلان كاتقلنا بقى تفصيلنا بونو معجزة القرآن للروي سورانوي زوي قرآن فرميت وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب صنع الله الذي أتقن كل شيء إنه خبير بما تعملون طبعا کێوەکانی سەرزەوی ئەسوڕێنەوە ئیسا لەوە چیە لایمە عەجیبە بەڵێن کێوێک کە ڕاگری ئەرزە چۆن ئەسوڕێت دەی قورئان ئەوەتە ئاماژە بەوەکە کێوەکانی سەرزەوی دەبینیت وا گومان دەبێت کە وەستاوە و ئارامن بەڵام لە ڕاستیدا وەک پەڵە هەور جوڵاو ئەجوڵێن چۆن هەور ئەجوڵێت ئەمی ئەجوڵێت ئەجوڵێن لە شوێن خۆیان نامێنن ئەمە طبعا کاری خوای تەبارەک وتەعالە حەقایقی علمی چی سەلماندووە ئەڵێ زەوی دوو جوڵەی هەیە جوڵەیەکیان شەو ڕۆژ دروست دەکات جوڵەیەکیان ساڵ دروست دەکات بۆ نمونە ئەڵێ ئەو جوڵەی لە ماوەی 23 سەعات و 56 دقیقە و
چوار چرکە و لە 1996 چرکەیەک دەورەکەی تەواو دەکات ئەسوڕێتەوە ڕوودانی شەو ڕۆژ ئالەوێ دروستە بێت ئالەوێ ڕوودانی شەو ڕۆژ دروستە بێت اینجا سوڕانەوەی زەوی بە دەوری خۆردا ماوەکەی ئەو سوڕانەی کە بە چواردەوری خۆرا ئەسوڕێتەوە ماوەکەی 365 ڕۆژ و 6 سەعاتە ئەمە چی دروستەکات؟ ساڵ دروستەکات کەواتە ئەو ئاەتە کە ئاماژە بە سوڕانەی زەوی عیلم ئەمڕۆ ئاماژەی بەوە کردووە کە زەوی ئەسوڕێتەوە ئیهتیزازات و تۆڕبە مەسەلە زەوی هەزەی هەیە لەرزەی هەیە زەمین لەرزە هەیە ئیذا زولزلت الأرض زلزالها ئەمە قورئان ئاماژە بەمەکە هۆکاری زۆر جار گوناه و تاوانە بەڵام قورئان فەرمێت وترى الأرض هامدة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت وأنبتت من كل زوج بهيج كما أن القرآن ما جابوك ككاتك كباران أباري ودال زوي اهتزاز وهزة دروسكاو أو تواني كوا لناو الزوياية اتر زوي أو تواني أتقينيو ياو قشق يا صوز بيو بروهم درخا كبهار دروسيكا طبعا براون كزانايكي بريطانية لسالي 1820 بۆی دەرکەوتووە کە باران هۆکاری زەمین لەرزەیە هۆکاری ئەوەیە کەوا ئەم زەمیە والەیەکا کە ئەدا لە زەوی ئەی لەرزێنێ و تۆوەکان ئەتەقێنێ و گوش و گیا و بەرووم دەرەچێت حتا لە علمی حقایقی علمیە ناوە مەسەلەی لەرزەکانی بەراون ئەم قورئان 1400 ئەوەنە ساڵ ئاماژەی پێ کردووە تازە کاکە بەراون ئاماژەی بەمە کردووە کە عالمێکی مەسەلەی بایۆلۆژی و زانایەکی علمی و ئەمانەیە کە ئاگادارە لە مەسەلەی بایۆلۆژی و هەراوریان وأنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس قرآن 1400 ساڵ ئاماژەی بە ئەوە گەڕکە ئەم ئاسمان دابەزانە دەخوارەوە لە ڕاستی زانستەکان ئاڵێکی سەلمێنراوە کە لە سەدا 35 پێکهاتەی زەوی ئاسنە لە 35 زەوی چییە؟ ئاسنە دەیخوا ئەفەرمێت ئێمە ئەم ئاسنەمان دابەزاندوە سەر زەوی عیلمی ئەمڕۆیش ئەوەی سەلماندووە ئەو شوهب الساقب و نیازک و ئەمانە کە هەمووی تەنەزەوی و ئەمانە قورئان ئاماژەی بەمانە هەمووی کردووە ئەمانە هەمووی ئیعجازی عیلمی کە لە قورئانە مەسەلە قورئان ئاماژە بۆگا کە ئینسان تا بەرز بێتەوە تەنگە نەفەس ئەبێت هۆکارەکەی چییە؟ ئۆکسجین نامێنێ ئەمە قورئانە فەرمێت فمن يريد الله أن يهديه يشرح صدره للإسلام ومن يريد أن يضله يجعل صدره ضيقا حرجا كأنما يصعد في السماء كسي كمسألة إخوة هداية دا دڵی تەنگە بێ وەک ئەوەی کەوا بە ئاسمانە سەرکەوێ دە ئەمڕۆی کە سواری تایارە بوو بێتە کە لە بەرزبوونەوە یەکەمە تەنگیەک ڕووەکاتەمانەی ئینسان ئەوانش کە ئەهلی کوفر و ضەلالەتن ئەهلی تاوان و مەعسیەتن خوا پەنامان بە دائیمە دڵیان ناڕەحەتە پەنا ئەبەنە بەر مادەی مخدرات پەنا ئەبەنە بەر مەشروبات بەس بۆ ئەوەی ڕۆحیان مرتاحن ڕۆحیشان مرتاح نابێت تەنها ئەوەی کەوا دەرمانی ڕۆحە قرآنا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة كقرآن سكينة قرآن درمان ودواي دڵەکانە خۆشەویستان وهروها قرآن ئاماژە بە کۆمەڵی ئاياتی ترەکات وكل في فلك يسبحون هەرچی هەسارە هەیە لە ئاسمانەکانە وسخر الشمس والقمر يجري لأجل مسمى همي وصادري بس اللي خورا ناصرتوا همي ملناك لم كون كائناتا كابلر عالم يكو دڵێ خۆر و کۆمەڵی خۆر ئەستێرەکان مەلە دەکەن لە خولگەی خۆیانە و لە شوێنی خۆیانە ئەمە ڕیزشار کە عالمێک ئەڵێ خۆر دەسوڕێتەوە بە دەوری خۆیدا
سەرنجام ڕووناکی نامێنێ کاتێک سوتەمەنی و وزەی تەواو بوو بەرەو نەمان دەڕوات لێ قورئانی ئاماژە پێغەمبەری ئاماژە بە چیەکە دەمان ئەم خۆرە بەیانی هەڵدێ ئێوارە تەواوە بێ دەمان لە شوێنێتر ڕۆژە لە شوێنێتر شەوە ئەم خۆرە خوا وزەیەکی پێداوە تاقەیەکی پێداوە ئەم تاقە لكل أجل كتاب أبيك روجك بين مينات أم طاقنا مينات وقت شوي إنسان تمني كوابيت خوريش تمني هي وزي هي كوزي برا نامينه جا خوش شويستان دي بيغمري خواهي مكاتك خور لا مشرق وهالنات ولا مغرب وهالهات يتلو فانتظروا ساعة شاورنا كامك أم كابراج على روجك دبيك أم خور وزي بين مينات وأمج أي سلمينك براسي خالقك هي أم خالقة أم خورو هسارو أمانة همو دروس كردو مثلا وزي بيداون قوي يزي بيداون وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم قرآن باسي وكا كافر كان كاتك كسي كان بهاتا مش دايقي بيبدا أوتو من دالك ومن دالك يكسد ناو تشاوي ڕەشدا ئەگیرسا و بێتاقەت ئەبوو پێی ناقۆژە کچی بووە ئەسەی خەڵکێکەیە وەک زمانی جالەت پێی ناقۆژە کچی بێ حەزاک ڕێ بێ ئەوە صیفەتی زمانی جالەت پێغەمبەری نازدارمان ئەفزەلی مەخلوقات سێ کوڕی وەفاتی فەرموو کچەکانی وەماوە ئێستش ئالوبەیتی پێغەمبەری خوا ماوەتەوە و پێغەمبەری خوا هەموو نەسەبێ قەطع بێ ئیلا نەسەبی من نەبێ ئیلا نەسەبی من نەبێنێت كل نسب وصهر ونسب أما في غمر قام هم يتابع كوا نسب فرعون وأبو جهل طاغوت كانوا نمرود أمان هم ينتابع نبون بلام آل بيتي في غمر قاهر ماوا ديني في غمر قاهر ماوا هلا ترجع هلا برواية يزيد عبيد الله كل زياد ويستان آل بيتي في غمر قطعامك بلام خوا علي أصغر يشتوى لعلي أصغر أو هم سيد آل بيت ماوا وش ويستان آياتك أما جبواك عليه كسيك مش دوي بيدراك كشيبوا ناوشاوي رجدا جرسا يا أما السيماء في وجوه من أثر السجود سيماء إنساني صالحان وكاوشاكانو نشمنان يا صحابة كاني بيغمار إخوة لا سواري سجدو نوري سجدو وشاوانا دياربو كأمان أهل صلاحا يستشهروان أهل شونيوش بياوي تشاك بياوي صالح بناو شاوي ديارا على وقت نور أقرأ وخور أقرأ وكم ماني شواردير أو آسوار إيمان ودين كيتي بناو شاي وديار دكتور جايلور هاوز على شيء على العلم النفس براسي أو سلمين دعوة لعلم النفس أو سلمين دعوة إنسان همو إنسانك بحركاتيا برنجيا بآكاريا بدموشاويا در أكويت مشاكل خفتي خوشي ناخوشي راستي دروزني يعني أما قرآن أما جبوكا كبراسي درون كاريگري هي لسر دركي إنسان باطني إنسان لسر ظاهر إنسان يسبون هنا كسانة كيكا لعلم حركاته إشاراته علم نفسه شارزان حتى خوێندنەوە ئەکەن بۆچی بۆ ئەم پەنجە جوڵاندنەی منە دوو ڕئیسی وڵات پەیوەندی بە یەکەوەکەن قەوقەیەکەن دانیشتیان هەیە جوڵەیان ڕۆشنیان تەفسیری تایبەتیان هەیە بۆ ڕۆشنان مەسەلە ئینسانێک کە درۆزن بێ ئاوا کەسێک سەیری کرد کە شارەزایی هەبێت ئەزانێ بە چاوە درۆەکە ئەزانێ بە چاوە ڕاستەکە جا أما معجزة قرآن أما شيء بوكل وكوا باطن كاريگري هي لسر ظاهري إنسان ناو لسر دروي إنسان وكمونا معجزات دري بالراسيبة خلق مكاتب كانت إن شاء الله أما شيء بيكين بإذن الله تبارك وتعالى أم قدر كافير لك أما شيء ما بيكر أو أن بزانين أم قرآن ما وصاي مدرس درجات عالية لباسي قرآن أو لباسي پیغمبراك القرآن وبيغمبري خواه مسلكو منهجي إيميا وفصاحته بلاغتهم قرآن
وكومل معجزاتي قرآني تيا أم همو معجزاتي تيا بيويستا إيما ئاگامان لێبێ کە ئەم قورئانە زۆر گەورەیە کەلام وڵڵایە شک و گومانت تایە نەبێ شک و گومان تایە کوفرە باشترین دەستور و باشترین یاسایە ئەبێ لەسەری بڕۆین جێبەجێکەین وەک پێغەمبەر و هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کەوا لەگەڵ قورئانە بژین بە قورئانەوە لەگەڵ قورئانە بمرین قورئان بێتە تاجی سەرمان قورئان بێتە ڕەفیقی ژیانمان تکاکار و شەفاعەت خوازمان لە خزمەتی قورئانە بین مامۆستا هەدەفەکەی ئەوەیە کە ئەویش بەوەیە کە عەمەلی پێ بکەی بیخوێنیتەوە دیراسەیەکی لەبەریکەی لە خزمەتیابی ڕۆژ بە ڕۆژ نوری قورئان لە دڵتا لە جەستەدا ئەدرەوشێتەوە خوا لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ و عاقبەتمان بەخێر بگەڕێ یا ربی خوا لە دەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لە گوناه و تاوانی خۆمان و باوکو و دایکمان خۆش بە یا ربی خوا لە خۆمان و باوکو و دایکمان ڕازی بە یا ربی خوا یانە دەپارڕێنەوە قورئان بکەیتە بەهاری دڵەکانمان یا ربی خوا لەوە قورئانە بمانژێنە بمانمرێنە زیندوومان کەیتەوە قورئان بکەیت کاکار و شەفاعەت خوازمان یا ربی خوا لە دڵی پێغەمبەرە جێمان کەیتەوە یا ربی خوا پێغەمبەر بانگمان بکا و دەرمان نەکا ناوی خۆمان و باوکو و دایکمان لە دەفتەری تایبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بنووسی یا ربی خوا ئەو پێغەمبەرە دوعا بە خۆمان و باوکو و دایک و ماڵ و منداڵمان بکە ئیسلاحی حاڵمان ببێ بە دوعای پێغەمبەری خوا بە نزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سڵاواتەکانمان سەر پێغەمبەرە نازدارە لە دنیا و لە قیامەتە سەربەرز بین لە شەڕ و ئاشتی و فیتنە بە دوور بین لە نەخۆشی و ناخۆشی بە دوور بین شیفای دڵ و دەرونی هەموو لایەکمان ببێ پەروەردگارە بە بەرەکاتی سڵاواتمان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم یا ربی خوا بەجاه و مەقامی و پێغەمبەرە هەموو دوعا و نزەکانمان قبوڵکە لێمان خۆش بە بمانگێنە بە ئاواتی خۆمان لە دنیا و لە قیامەتە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله